لێ دەمێ میێڤانداریە ئفتارەکە ڕەمەزانێ لە سەراسپی سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما پشتەوانیاخوا دیار کرد ji بۆ ئاواکردنا مزگەفتێکی و ناوەندێکە کەلتوری لە نیویۆرکی دوو کۆلانان نێزیکی جihê هێریشên 11 سپتەمبەرê. ئەو پشتەوانی بوو جihê مشتومڕێکە زێدە لە ئەمریکا پەیدا بوو بە تایبەت لە دەمێک و هەڵبژارتنên demê nîvê li Amerîka tê nekirin بۆ tevaya civata nûneran û sêêkiya civata sînatoran û herwesa jimareka fermandarên wîlayetan. Ji bo muştûmirê li ser vê pirsê îro em mêvandariya birêz Bîlal Wehab dikeyin ku xwendkarekî doktoraya li zankoya George Mason kake Bîlal zor zor bexîr bîteve dengê Amerîka. Bo em kêşeya bû be kêşeyekî gewreyî siyasî li Amerîka. Em navende لەم کاتاکەوە 11 سپتمبەر نزیک بۆتەوە و خەریکە دروستکردنی مزگەوتەکە دەست پێیەکە بۆ هەندێک لەلایەنە ئەمریکیەکان هەندێک لە خزم و کەسوکاری ئەوانەی کە قوربانی 11 سپتمبەر بوون هەست دەکەن دروستکردنی مزگەوتێک لەو شوێنە وەکو نیشانەیەکی بێڕێزی بەرامبەر بە مردووەکانیان سەیریەکەن و هەندێک لە وەکو جنابەت باست کرد هەڵبژاردنەکان لە مانگی 11 دەست پێیەکە هەندێک لە کاندیدەکانی هەڵبژاردنەکان ئەمان کردە بەشێک لە هەڵمەتی هەڵبژاردننی خۆیان کەوا دش بە سیاسەتی ئۆباما ڕابوەسن چونکە ئۆباما پشگیری لەمە کرد زیاتر جمهوریەکان و هەندێک لە دیموکراتەکانیش کەوا هەڵبژاردنەکانیان زۆر جێگیر نییە و لە خۆیان دەرسن نیانویستەوە شەریحەیەکی دەنگدەر لە خۆیان دوور بخەنەوە بۆیە لە کێشەیەکی قانونیەوە بۆتە کێشەیەکی سیاسی و کێشەیەکی ئەعلامی. ئایا تا چەندێک ئەمە زیان بە سیاسەتی ئۆباما دەگەینێ؟ بەڕای من لەوانەیە زەرەر لە حزبی دیموکرات بدات لەوانەیە لە ئۆباما وەکو سەرۆک کەمتر زەرەری لێ بدات چونکە هەڵبژاردننی سەرۆکایەتی هێشتا دوورە بەڵام وەکو حزبی دیموکرات کە هەڵبژاردننی ناوخۆییان هەیە و هەڵبژاردنەکان لەسەر ئاستی هەموو وڵاتەکە نین بەڵکو هەر کۆنگرسمانێک و یاخود هەر سیناتۆرێک لە شوێنەکەی خۆی لە شاری خۆی یاخود لە ویلایەتی خۆی هەڵبژارد نەکرێ لەوانەیە لەم حاڵەتە کە خۆی حزبی دیموکرات کێشەی هەیە ئەمە بێتە یەکێک لە کێشەکانی تر کە چێتە سەر کێشەکانی تری حزبی دیموکرات کە لەم هەڵبژاردنە بەرەوڕی ئەبنەوە. کاک بیلال زۆربەی ئەو خەڵکانەی کە دژی دروستکردنی مزگەوتن وا بیر دەکەنەوە کە ئەوانەی کە مزگەوت دروست دەکەن عینی ئیسلامن وەکو چۆن ئەلقاعیدەش پەلەماری نیویۆرکیاندا و شوێنی تری ناو ئەمریکایاندا. ئەمە تێگەشتێکی هەڵەیە کە بەڕای من قاعیدەش یەک لە ئامانجەکانی ئەو بوو کە ئەو تێگەشتە هەڵەیە لە ئەمریکایە دروست بکە بەڵام بەڕای من ئەگەر هاتووە تۆزێکی هێور ببنەوە ئیعلام تۆزی هێور بێتەوە سیاسەکان تۆزێک هێور ببنەوە لە جاتیەوەی کەوا بە عەواتف تەعامل لەگەڵ ئەم قضیە بکرێت بگەڕێنەوە سەر ئەمریکی بوون ینی چی بگەڕێنەوە سەر دەستور و سەر بنەماکانی دروستبوونی ئەم وڵاتە کە یەک لە ئەساسەکانی بریتیە لە احترامی هەموو دینێک ڕێزگرتن لە هەموو دینێک ئەو کاتە ئەمە کێشەکە لەم حەجمە نائاسایی خۆی ئەگوازرێتەوە بۆ کێشەیەکی لۆکاڵی بچووک کە حەقی خۆیەتی. من زۆر ڕێز لەو بۆچنە دەگرم کە تۆ هەر هەوڵ دەدەی ئەم کێشەیەوە نیشان بدەیت کە کێشەیەکی ناوخۆی ئەمریکا و پەیوەندی بە جیهانێکی ترێوەن یەکە جیهانی موسڵمانە جیهانێکی زۆر گەورەیە لە دنیا بەڵام پرسیارێک لەوەدایە ئایا موسڵمانەکان توانیانە ئەم بیرۆکەی کە تۆ ئێستا باسەکەی بگەینە خەڵکی ئەمریکی؟ بەڕای من موسڵمانەکان بەگشتی چ موسڵمانەکانی ناو ئەمریکا چ جیهانی ئیسلامی مقصر بوون لە ناساندنی ئیسلام مقصر بوون بە تایبەتی دوای 11 سپتەمبەر کە فرسەتێک هەبوو بۆ ئەوی کەوا موسڵمان ئەو زۆربەی موسڵمانەکان کە لە دنیا ملیارێک و نیو موسڵمان هەیە بتوانن کەوا کارێک بکەن دەسە جەمعی یاخود وڵات دەسە جەمعی کارێک بکەن کەوا ئوسامە بن لادن ئەو تیرۆریستە نەبێتە نوێنەری ملیارێک و نیو موسڵمان. ئەیکوان نوێنەری ڕاستەقینە ئەم سنتەرە یەک لە ئامانجەکانی ئەو بووکەوە بتوانێت نوێنەرایەتی بکە بۆ نمونە ئەو ئیمامەی کە ئەبێتە ئیمامی ئەو مزگەوتە لەسەر حسابی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئەوەی کەوا باس لە حیوار و لێک تێگەیشتنی نێوان ئاینەکان بکات واتە هەوڵ لە ئارادا هەیە بەڵام بەداخەوە 11 سپتەمبەر کارەساتێکی زۆر لەوە گەورەتر بووکەوە بەو هەوڵە کەمانەی کەوا لە ماوەی 9 ساڵی ڕابردووە کراوە چارەسەر بکرێت. کاک بیلال جنابت مسلمانێکی کوردی لە ئەمریکا ژیاوی لە ئەمریکاش دەخوێنیت و بۆ نمونە تۆ چوویتە نوێیۆرک و کاتی نوێژە و نزیکی مەنهاتن بووی نزیکی ئەو مزگەوتە بوویت
دەچین نوێژی خۆ دەکەی و بەو شوێنە تێپەڕیت کە گراوند زیرۆ پێ دەڵێن ئێستا 2700 کەس تیا کوژران پێش ئەوەی بگێتە مزگەوتەکە ئەو شوێنە دەبینی لای تۆ چ شعۆری دروستە بێت؟ من زۆر ئاساییەتوان بچمە ئەو مزگەوتە نوێژ بکەم چونکە من قەناعەتم وایە کە ئەوانەی کە لە 11 سپتێمبەرە ئەو خەڵکە بێتاوانەیان کوشت کەسانێک بوون کەوا هەڵە بوون بە هەڵە لە ئیسلام تێگەیون و زەرێکی زۆریان لەو ئاینەداوەکەوا من وەکو کوردێکی مسلمان فەخری پێ یەکەم مسلمانەکان کێشەیەکیان نەبووە لە بینایی کۆنگرسە هەموو ڕۆژانێکی هێنی نوێژەکرێ لە ناو واشنتنە مزگەوتێکی جوان بە منارەوە هەیە ئێمە لە زانکۆ شوێنی نوێژکردنمان هەیە ئەم ئاشتەواییەی کەوا مسلمانەکان توانیان لە وڵاتە بە ئازادانە ممارەسەی دینی خۆیان بکەن بەداخەوە چەند نەفرێکی کەم توانیان زەرێکی گەورە لەم ئاینە بدەن من لە بەرەوەی لەمە تێ ئەگەم ئاساییە بێ بەلامەوە کەوا بەلای ئەوە تێبپەڕم بیرم بکەوێتەوە کەوا چۆن هەموو ئاینێک و هەموو ئایدۆلۆژیایەکیش تەنانەت کەسانی متەتەڕف و کەزانی ئەکستریمی تیا بووە ئاینی ئیسلامیش بە هەمان شێوە لەو حاڵەتە بە دوور نییە. کاک بیلال وهاب زۆر سوپاس بۆ ئەم توێژە سپاس بۆ ئێوەش بەخێر بیتە دەگەێمە سپاسدانەکەم سپاس سەرکەوتوو بن.